الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم لە بیدایەت ئەم وتارەوە ئەڵێم بە قوربانی پێڵاوی یەکێکتان بم کە لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بەو گەرمیە کۆ ئەبنەوە. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی پەیمان بدەین بە کێ؟ بە محەممەد المصطفى عليه الصلاة والسلام بڵێن یا رسول الله صلى الله عليه وسلم ئێمە شوێن کەوتەی ڕاستەقینەی تۆین، ئێمە شوێن تۆ ئەکەوین، دڵمان بە فیداتەکەین. ئەگەرچی زمانمان پڕتاوانە، دەستمان پڕتاوانە، ئەمما یا رسول الله دڵمان پڕ لە خۆشەویستی تۆیە. ئێمە ئەوانەین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نووری دینەکەی تۆ لەناو دڵمانە. نوری دینەکەی تۆ لەناو دڵمانە، نوری دینەکەی تۆ لەناو ماڵمانە. ئێمە ئەو کەسانەین نوێژەکانمان بە جەماعەت جێبەجێ ئەکەین. ئێمە ئەو کەسانەین کە نوێژی بەیانی حوزورمان ئەبێ. ئێمە ئەو کەسانەین کە لەژێر دروشمی تۆیە برایەتی ئەکەین و هەر هەموو کۆ ئەبینەوە. بەڕاستی کە ئەم دروشمەم خوێندەوە دڵم زۆر گەشت بوویەوە. محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری هەمووانە. هەموومان با پێکەوە ڕەنگەکان لە نێوانمانە بشارینەوە. تخواوەرن با لەم یادە پڕشکۆیەدا بین ئێمە پێکەوە دەستەملانی یەکتر بین، ئەو مەحەبەتەی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەمری پێکرد جێبەجێکەین. تخواوەرن ئێمە با مناڵەکانمان لەسەر دین پەروەردەکەین، با ئیعلاممان محەممەدی بێ، با سیاسەتمان محەممەدی بێ، با ماڵداریمان محەممەدی بێ، با حکمڕانیمان محەممەدی بێ. کافران زۆر هەوڵ ئەدەن وشەی محەممەد لە دڵمانە بکوژێنەوە. ئەیانەوێ حەضارەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە بخەینە پشتگوێ. ئەمما وەرن با ئێمە پەیمان بدەین لە پێناو حەضارەتەکەی محەممەد المصطفى عليه الصلاة والسلام جانمان ببەخشین. لە پێناویە ماڵمان ببەخشین، ڕوحمان فیدای ئەوکەین. وەرن تخوا بە هەر یەکەمان لە ماڵەکەیە کتێبی سیرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەردەوام هەبێ لەگەڵ مناڵەکانیا. تخوا بە مەجلیسی محەممەدی لە ماڵەکانە دروستکەین. لەمە زیاتر کاتتان ناگرم، ئەمەوێ هەندێک دوعاکەم بەس تخوا ئافرەتان ئێوە دەنگ بەرز مەکەنەوە، پیاوان ئێوە هەتا ئەتوانن ئامین بکەن. داوا ئەکەین ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە ئێمە عەبدانێکی گوناهکار خۆشەویستی محەممەد المصطفى عليه الصلاة والسلام لێرەدا جەمی کردین. دەی لەبەر خاتری خۆشەویستیمان بۆ ئەو پەروەردگارە لێمان ببوورە. یا ڕەبی پەروەردگارە لە گوناهی دایک و باوکمان ببوورە. یا ڕەبی خوایە لە گوناهی مامۆستاکانمان ببوورە. خوایە میهرەبانی خۆت بەسەر ئەم نیشتیمانەی ئێمە ببارێنە. پەروەردگارە داوات لێ ئەکەین قورئانەکەی خۆت یا ڕەبی خوایە بکەرە حاکمی دڵمان، بیکەرە حاکمی ماڵمان، بیکەرە حاکمی وڵاتمان. یا ڕەبی پەروەردگارە
ئێمە ئومەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەر شەفاعەتی ئەومان بخە لەگەڵ ئەوە حەشرمان کە بە دیداری ئەو شادمان کە خوایە بە دیداری ئەو شادمان کە لە بەهەشتا بمانکەرە دراوسێ ئەو یا ڕەبی پەروەردگارە داوان لێکەین بە ناوی جوانێ بە سیفەتی بەرزێ بە ئیسمی عەزەمێ کەسمان لێرە ئەم شوێنە بەجێ نەهێڵین ئللا میهرەبانیت بەسەر ئەم مەجلیس و شارەدا باران دەبێ میهرەبانیت بەسەر ئەم کوردستانەدا باران دەبێ میهرەبانیت یا ڕەبی پەروەردگارە بەسەر ئومەتی ئیسلامیا باران دەبێ آمین آمین والحمد لله رب